سەرۆک ترامپ سەردانا وان جڤاکان دکە و توندوتیژی لێ قەومینە. ئیسرائیل یەکەم سیستەمی بەڕەوانی بلیزەرێ پێشخستیە. و زەردەشتیان ناوەندی خۆی ئۆلی و کەلتوری لێ دهۆکێ ڤەکرد. سڵاو و ڕێز و هیڤێن دەمێن خۆش دەگەل بەرنامەکە دییا کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. سەرۆک دۆنالد ترامپ dibêje divê ew kesên dengê xwe bi postê didin li roja helbijartinan jî her ne bingehên dengdanê dengê xwe bidin ji bo ku piştrast bin sîstemkar dike û dengê wan hatiye hejmartin. سەرۆک ترامپ ev ragihandin li demê seredana wîlayeta North Carolina da û got xelkê North Carolina divêtin pêşwext dengî bidin ev ca li roja hilbijartinan jî herin bingehan û eger dengê wan nehatibe hejmartin ew ê bikaribin carekedî dengê xwe bidin. Heta ku ew kesên siyaseta qirêj dikin dengê wan winda nekin. Serok Trump ji bo bîreveriya serkeftinê li şerê duwemê cîhanê seredana wê wîlayetê kir ku bi rêjeyeka kêm wî helbijartinên serokatiyê li 2016 li wir biribûn. Lê niha rawergirtin diyar dikin ku ew û hevrikê xwe yê Demokrat Joe Biden gelek nêzîkî hevin. Serok Trump guhne da tirsa karbidestên xwecihî ji alozî û tundutîjiyên nijadî û wî seredana bajarê Kenoshaeyê wîlayeta Wisconsin kir li cihê ku nerazîbûnên giştî çê dibin ji ber ku polîsekî spî teqe li zelamekî reş kir û ji encam xwepêşandan û nerazîbûnên mezin lê çê dibin. Mebesta seredana Serok Trump ew e peyamê xwe yê aramî û yasayê bigehîne. لەسەر وەختی سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ کینۆشا لە ویلایەتی ویسکانسن بە خۆپیشاندانی ناڕازی و بە دژە خۆپیشاندانیش پێشوازی دەکرا. لە کاتی هەوڵی دەستگیرکردنیدا 7 جار تەقە لە پشتی پیاوێکی ڕەشپێس کرا لەلایەن پۆلیسێکی سپی پێستەوە. وەک بەرەنگاربوونەوەیەک بۆ وتەکانی فەرمانڕەوای کینۆشا و فەرمانڕەوای ویلایەتی ویسکانسن ئەوانەی دەیانوت سەردانەکەی سەرۆک دەبێتە هۆی تاوسەندنی پشێوی ڕەگەزپەرستی، بەڵام ترامپ سەردانی ناوچە کارداریەکانی کرد کە لەسەر وەختی پشێوی ناڕەزایەکاندا سووتێنرابوون. یارمەتی زۆریان دەدەین لەو باوەڕەدام زۆر هاوکاریان دەکەین. ترامپ لەگەڵ کاربەدەستانی جێبەجێکردنی یاسادا کۆبەوە نەوەک لەگەڵ خانەوادەکەی بلێکدا پەیامی یاسا و ڕێساکانی ئاڕاستە کرد. هێوەرکردنەوەی ئەو خۆپیشاندە ناڕەزاییانەی کە هەندێک جار توندوتیژی لێ دەکەوتەوە لە تەواوی وڵاتەکەدا قوڵبوونەوەی زیاتر لە ئارادایە بۆ گفتوگۆ لەبارەی پشێوی ڕەگەزپەرستی بەر لە هەڵبژاردنەکەی مانگی 11. ترامپ ئەم هەفتەیە وای پێشنیاز کرد کە ڕەنگە ئەو کوڕە هەرزەکارە سپی پێستی لە کاتی خۆپیشاندانەکانی کێنۆشا تەقەی لە 2 کەس کرد لەوانەیە بەهۆی بەرگریکردن لە خۆیەوە ئەم هەڵوێستەی نوان دەبێت. ئەمەش بۆ هۆی وروژاندنی ڕخنەگەرێکی زۆر لەو بارەیەوە لەوانە پاڵێراوی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی جۆ بایدن. ئاگرەکان هەڵگیرساون و سرۆکێکیشمان هەیە لە بری وەی ئاگرەکە خامۆش بکات ئاگرەکە خۆش دەکات. بەڵام دەبێت ئێمە ئاگر بەرنەدێنە شتەکان، دەبێت ئێمە بنیادی بنین. بەڵام ترامپ ڕخنە لە دیموکراتەکان دەگرێت بۆی کە هانی توندوتیژی دەدەن. سیاسیە چەپڕەوەتونڕەوەکان بانگەشە بۆ پەیامێکی وێرانکار دەکەن بەوەی کە میلەتەکەمان و ئەو کاربەدەستانەی جێبەجێکردنی یاسا سەرکوتکار و ڕەگەزپەرستن. وەڵامەکەی سەرۆک بۆ ئەو پشێوی ڕەگەزپەرستیانە بۆتە پرسێکی سەرەکی هەڵبژاردنەکە لە کاتێکدا هەندێک لە لێکۆڵەرەوان وا پێشنیاز دەکەن کە بوونەتە هاندانی دەنگدەرە ڕەشپێستەکان بڕۆن بەرەو سندوقەکانی دەنگدان. بەڵام سەرباری ئەوەی هەڵمەتەکەی ترامپ سەنگی خسۆتە سەر یاسا و ڕێساکان، بەڵام لە کۆتاییدا ڕەنگە ڕای زۆر دەنگدەر نەگۆڕێت. بەدڵنیاییەوە پشتیوانی دابەزیوە بەتایبەت لە نێو سپی پێستەکاندا بۆ بزوتنەوەی خۆپیشاندان. بەڵام لە وڵاتێکی زیاد لە ڕادەدا بەشبوودا بنەماکانی پشتیوانیکردنی ترامپ جێگیرە و بنەمای پشتیوانی بایدنیش جێگیرە. ئەوانە دەنگ و باسن، بەڵام ئێمە ئەوەندە ئەم بزوتنەوەی نابینین سەرباری ئەوەی کە ڕووداوی میدیاین. سەرەڕای ئەوەش ئەم هەڵمەتەی ترامپ بە دڵی دەنگدەرانی سپی پێستەکانی دەرەوەی شارەکانە کە نیگەرانی ئەو توندوتیژیانن بە تایبەتی ئەو ویلایەتانەی کە یەکرایی نەبوونەتەوە وەک ویسکانسن. ناوەندی کۆنتڕۆلکردن و ڕێگرتنی لە نەخۆشیان لە ئەمریکا ئاگەهداری دانا ویلایەتین ئەمریکی هەتاکو خۆ ئامادە بکن ji bo وەرگرتنا ڤاکسینە کۆڤید-19 لێ داویە مەها 10 ئۆکتۆبەرێ.
بەلگەیەکی ئاژانسە کۆنتترۆلکردنا نەخۆشییان لە ڕۆژە چاشەم دیار دکە و ڤاکسین دی ئامادە بە و بێ بەرامبەر ji bo wan kesên pitir rastî xeterê dibin weka karmendên saxlemî û yên ajansa asayişa niştîmanî. Demê derketina vaksînê ji rûyê siyasî ve gelkî giring e ji ber nêzîkbûna roja hilbijartinên Serokatiya Amerîka. Her lê vî demî meznekar bi destê ajansa nexweşiyan Anthony Fauci gota televizyona MSNBC ku li gora tomarkirina datayan ji nexweşên ku vaksîn wergirtîn heta meha 11 yan 12 ev sal dê silametî û karîgeriya yek ji vaksînan bê piştrastkirin. Li Amerîka heta niha nêzîkî 6 milyon û 200,000 kes bi vayrosa korona nexweş ketine û nêzîkî 188,000 jî pêmirine. Li seranserê cîhanê jî pitir ji 26 milyonan pê ketine û nêzîkî 865,000 pêmirine. گوترا خۆیان داویە کۆنگرەی نیشتیمانی کۆماریاندا سەرۆک دۆنالد ترامپ سۆزدا ئەمریکیان و ڤاکسینە کۆڤید-19 وێ هەتا داویە ساڵی ئامادە بە گەل و ڤاکسین چ قۆناغدایە bi mera Brêz Felex Reşoka mamostayê alîkar li Zankoya Nebraska. Kak Felex spas bû demê we berî nêzîkî du meha em bo raxiftin we got ku vaksîn di qonaxa sêm daye û serketiye û nêzik wê bi keva qonaxa dawî a çarem. Gelo vaksîn wê amade be wekû Serok Trump söz dayê heta berî sal bi dawî bêtin? زۆر سپاس کاک دەخێل بڕاستی کلینیکال و ئەم شۆلێمە وەکام ئەوێت بارێک پابلکێ لێت شۆلت کەن شغلێمە بڕاستی احتیمادەمە سەر ساینتیفیک داتا ئەم تعاملێت کەن لەگەر بەیاناتی علمی وەکا حسب خطواتێت ستیپێت ڕسمی ئینو چاوە کلینیکال چرێل فۆلۆ ئاو بکەن 4 ستێجن هەر سێ ستێجێت هەر سێکێت بەری وەکا ماگوتی مقابلا بەرینەوە هاتیە پاسکردن ئەم حاليا الستيجا فوري دين ستيجا فوري حسب دراسات انه يعني انه الشغل ده 30,000 مرو هاتية فاكسين كرن الفاكسين السلبي 30,000 مروفي وخوياك كام چه سايد افكت دوي هينا چه تأثيرات دوي جانبي هينا اجبر كاك داخل هندك فاكسينا برين هو انينا قشنا في مرحلة وخاصة في مرحلة ده فشل آني نجبر شو فشل آني نجبر سايد افكت دوان ايش بنفيت دوان بزيادة تربون مثلا هنا كاجي هايبرتنشن شتكل ضغط شتكل هندا كاجي دايابيتس شتكل سكري شتكل كاجي يعني ايش نخوش شتكل باشا اف چند دوی قوناغا چارم ده هتا دیار با دیار بویا کو کاریگریاوی خراب هي نينا القوناغا چاري ده في قوناغا دست بيكر ال 27 هيبا هفت يعني تقريبا ام كان بجن شي روجا دست بيكر قوناغا ده اف قوناغا بردوام بي دو يعني ما تقريبا 6 هيبا 5 هيبا حتى 6 هيبا وكا يعني بوزيتيفيتي او خويا بكانوا هل لقاحه بنفيتا انه وانتي بديا جسمي انساني ده تشيكا كاد كوفيد 19 تعديل هناك بجا حكا باشا لقورا قلتنا تاكو بيش حتى 6 مها معناته حتى مها بي صالابي داويه مها يك صالابي افجادي اماده با اكزاكتلي يعني حسب غوري بيانات بردستما يعني يوم كارن بجن نيفاكا هيفاياك بدايتها هيفاياك نيفاكا هيفاياك امي كاربن في فاكسيني بشكل سيف حكا يعني كان تشتمو اما متوقع كن سادسات انه تشتمو نورمال بچن اجبر غالبيه وان فاكسينات افيت ريسبيراتوري سيستم كارتين غالبيه وان سايد افكت وان جالكت كيمن كغالبيه وان سايد افكت حكا سايد افكت شي من هندك شي بسيط وكا بجن الرجي حساسيه شي بشكل ساي بسيطه بجا حسب غوري بيانات ما ساينتيفيك داتا البردستيما انه ام توقعت كن بدايتها هيفايك نيفا هيفايك فاكسينا كامل يعني بوزيتيف يافا بله راست هطانها كو دمكيما كو قناغا چاري دايا او كسين كو تبيجي 30,000 فاكسين ستاندينا برگريا لشي انتيبيوتيك شوان را درست بويا حتى راديك راستا بما بيستي افغارك خوش سوابو اف مروفيت سر هاتين فاكسين هاتيا تجربه كرين تيست كرين
هەموو کە ئانتیبەدی تەتەوەر کردە یەکیچی هەتا ئەڤرۆ ئەی ساید ئفکت تەتەوەر نەکردە یعنی ڤاکسین هەتانها 100% درستی بڕێبەچە بەس یەک شت هەیە کاک دەخیلمت بێ ئەسنۆت بکەم لێ دەرێ حالك هەیە کاربن کە حکوومەت ئەمریکی و FDA کاری ئەپروڤ بکە ڤاکسینە بکاربینێ ئەو حالە چییە بژنێتێ emergency situation ئەو emergency هەیە حالە پشتی سێ هەیبە وەکەما گوتی ستێجا چارێ 6 هەیبن پشتی سێ هەیبە هەکە في حالە ساید ئفکت دیڤلۆپ نەبوو حکوومەت ئەمریکی و FDA کاری ئەپروڤ بکە for emergency use حالات gelek emergency خطر مثلا بۆ جێش بکاربین مثلا ئیشەکە تاعون بێت شتێکی gelekێ خطر بێ إنه gelek مرۆڤی بمرکارن emergency use بکەن احتمال حکوومەت ئەمریکی يعني ئەو بشبەت تاریخی بژنە من emergency use استعمال کن بس حسب ك public health professional ك ام خبراء في بابته public health ام سر شغل كن نمحتاج emergency use بكن نمحتاجه بله بريز فلاح رشوكا مع مستوى عليكار لزانكويا نبراسكا كل تحقيقه نوي بشكي تحقيق كرنا لسر فاكسينا كورونا فيروس تكرن قالك سباس كيف فلاح المهم لباجاری هەولێرێ ژی کاربەدەستان دەست بە کەمپێنێکی کریەژ بۆ ئاگادارکردن و هشداریکردنا خەڵکێ ژێ نەخۆشیە کۆڤید-19 و خۆپاراستنی ji ڤایرۆسا کۆرۆنا ئەحمەد زێباری ئەف راپۆرت گەهاندیە لە شاری هەولێر هەڵمەتی هوشیاری و بڵاوکردنەوەی ڕێنماییەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا دەستی پێکرد پۆستەرەکان لە شەقام و شوێنە گشتیەکان هەڵواسراون هاوڵاتیەکیش وەها دەڵێت تەنها ئەوەیە مپابەندین بە بەو تاقیم و بەو کەمامە و بەو پەنجاوانێکە ڕۆژانە دەیبەستین هەموو ڕۆژە شیش خۆمان دەکەین کێشەکمان لێ لە جێبەجێکردنی کارەکانمان بۆ لەخوا بەزاوێت تاوەکو ئێستاش تووشی هیچ حاڵەتێکی کۆرۆنا نەبووینە هەم لە خێزانەکەم و هەم لەو کەسوکار و نزیکانم بۆ لە ئەندامانی کارەکەشم دەخوا بەزابی زۆر باشە هیچ کێشەکمان نەبوو داواکاریم لەو خەڵکی وەڵی ئەوەی کە زۆر گرنگە پابەندی بە ڕێنماییەکان ئەو ڕێنمانێکە لە بۆیان دادەنرێتن لە تەلەڤیزۆنەکان ڕێکلامی لەوە دەکرێتن و بانگوازیان لەوە دەکرێتن ئەوەیەکە ئێمە پابەند بین تاوەکو پارێزراو بین تاوەکو حاڵەتمان زۆر نەبیتن گرنگە ئینسان لە ڕۆژێکی وەها ئەو شتانە پێدەگوترێت خۆی جێبەجێکاتن تاقیمی بکاتن پەنجاوان لە دەستکاتن هەر کاتێک چۆ دەرە بە کەما بەبێ کەمامە نەستە دەرێت دەچینە سنتەری چارەسەری کۆرۆنا و سەردانی ژوور و هۆڵەکانی ئەو نەخۆشخانەیە دەکەین لە دکتۆران و کاربەدەستانی نەخۆشخانەکە دەپرسین سەبارەت بە ڕێژەی تۆشبوون و ڕەوشی تۆشبووان الحمدلله لە ئێستادا ڕەوشەکە ینی بەرەو باشبوونە ئەویش سەبەبەکە لەوانەیە لەوەی بگەڕێتەوە کە مانگی 7 و مانگی 8 خەڵکێکی زۆر توش بوون دەتانین بڵێن 150 لە ماڵی عیلاجی خۆی دەکرد ئێستا بەرەو کەمبوونەوە بووە و خەڵکەکە زیاتر پابەندی ڕێنماییەکانی تەندروستیە ئێستا لە ئێستادا باشە الحمدلله لە چاو 2 مانگی پێشتر لە هەولێر بەگشتی زۆر باشە تقریبان بەراورد بە 2 هەفتە پێشتر یان هەفتەک پێشتر تقریبان 140 دابەزیە ئەوی زیاتر لەوەی دەگەڕێتەوە کە خەڵک زیاتر پابەندی ڕێنماکانی وەزارەتی تەندروستیە بە سوپاسەوە ڕێژەی ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە ڤێنتلێتەرە یان ئۆکسیجینەوەوانە کەمتر بوو ئەوانەی ئێستاش کە دەمرن یان وەزعیان باش نییە زیاتر ئەوانە تقریبان 10 ڕۆژ پێش ئێستانە لای خۆیەوە چاڵاکێکی کەرتی تەندروستی سەبارەت بە هەڵمەتەکانی حکوومەت و کەرتی تەندروستیەوە وەها دەڵێت نەمانی متمانە خەڵک ئاوا دێنتە بەرچاوی خۆی کە ئەوەش لە پێناو خێر و خۆشی بەرژەوەندی دەسەڵاتە لەبەرەوە پێم وایە ئەو ڕێنمایانەی تەندروستی کە دەسەڵات و کە وەزارەی تەندروستی خودی وەزارەی تەندروستی پارێزگاری هەولێرێ بڵێن 2 ڕۆژە هەڵمەتەکەی پەرە پێدایە پێم وانێ کاریگەریشی ئاوایە بچکو خەڵک بیر لەوە ناکاتەوە خەڵک بیر لە گرانی نرخی خەستەخانەکان و نرخی دەرمان و نرخی پشکنینەکان دەکاتەوە هەڵمەت بە چ دەگەین ئەگەر تۆ توێ خەستەخانە ئەو دەمێک کە تووشی ئەو نەخۆشەیە دەبی کە نەتوانی پارەکەی بخەوێنی چونکە پێش ئەوەی نەخۆش داخلی خەستەخانەکانی پارەکەی پێدەکەوێن پارەکە لە بارتەقای هیچ کەسێکی ئەو ڕۆکە فەرمانبەری موسەخۆری حکوومەت نییە خەڵک بتوان ئەو پارەیە بدە بەپی ئامارێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا لە هەرێمی کوردستاندا 30535 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە لەو ژمارەیەش 19378 کەس چاک بوونەتەوە و 1148 کەسیش مردوون ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر
و هەفدەمێ گرژیاندنی بەرە ئیسرائیلی و حکومەتە حەماس لە غەزەدا فلستینیان سەدان کەرەستین شەواتێ بە باڵۆنان هەنارتنە ناف سنوورên ئیسرائیلê li wî demê ku İsraîliyan sistemekî berevaniye bilîzerê ava kiriye ji bo têkdana wan renga êrîşan. Ev e yekem sistemê bi vî rengiya li cîhanê tê duristkirin. Ji sunûrê İsraîlê digel Xeza ev raportgeha me. لەگەڵ ئەوەی کۆمەڵێک لە دەبدەبەی ڕەنگاوڕەنگ هێمای ئاهەنگا بەڵام منداڵانی ئیسرائیلی ئەوانەی لە نزیک سنووری غەزە دەژین فێر دەکرێن هەرگیز دەست بۆ دەبدەبەکانی سەرزەوی نەبن چونکە شیانی ئەویان هەیە بە تەقەمەنیەوە بەسترا بن. ئەو دەبدەبە بۆمبیانی لە غەزەوە هەڵدراون بەدەیان ئاگری لێکەوتوتەوە لە کێڵگەکانی هاوینی وشکە ساڵی لە باشووری ئیسرائیل. ئەندازیارانی ئیسرائیلی سیستمێکی نوێی لەیزەریان دروست کردووە کە پێی دەگوترێت لە هاڤۆر یان لایت بلید بۆ تەقاندنەوەی دەبدەبەکان بەر لەوەی لە نێو خاکی ئیسرائیل بکەونەوە. ئەم سیستەمە زۆر سەلامەتە دەتوانێت تەقی پێوە بکەیت و تەنها ئامادەکەی دەپێکێت و مەترسی بۆ کەس نییە نەبوو ئەو فڕۆکانی کە لە ئاسمان دەفڕن و یان بۆ ئەو کەرستانی دیکەی کە لە ئاسماندا هەمانە. ئەمە تەنها سیستەمی لێزەریە کە دەزانێت چۆن کارەکە ئەنجام بدات. ئەم سیستمی لەیزەرە ئەوەی لەلایەن کۆمپانیای سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیلەوە بەرهەمهێنراوە لەلایەن سوپای ئیسرائیل و لەگەڵ پۆلیسی سنووری ئیسرائیلی بەکاردەهێنرێن. سیستمەکە بە ڕێژەی لە 90 پێکانی ئامانجەکەی وردە لە خستنە خوارەوەی دەبدەبە و فڕۆکەی بێفڕۆکەوانی مەودا کورد. سیستەمەکە هەموو جوڵەیەک لە ئاسماندا دەبینێت. کاتێک سیستەمەکە جوڵەیەک بەدی دەکا بەرزی و مەوداکەی دیاری دەکەین و دەزانین کە باڵندەیە یان دەبدەبەیە یان درۆنە. پاشان هەموو زانیاریەکان و بەرزی و مەوداکەی دەنێرینەوە بۆ ئەو بەشەی سیستمی بەرگری ئاسمانی کە بەرپرسیارە لە شوێن کەوتنی جوڵەی ئامانجەکە و تەقەلێکردنی بە لەیزر. بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای بەرگری ئاسمانی ئامی ئیشایە دەڵێت هەر یەک ئامێری سیستمی لەیزەری کە $1 ملیۆن لەسەر سیستمی ئیسرائیلی دەکەوێت سوودی بازرگانی بەرچاوی هەیە بە بەراورد بە سیستمەکانی دیکەی لەیزەری ئەوانەی لە بازاردا هەن. خەستەتی بێوێنەی ئەم سیستەما بەراورد لەگەڵ سیستەمەکانی ئەمریکی و هەموو ئەمانە لایەنی سەلامەتیە. ئێمە لە لێزەرێکی دیاریکرا و هەروە ئامرازێکی تایبەتی ڕووناکی دەبینین و بەکاری دێنین لەبەر ئەوەی بۆ ئامانجەکانی مەودا زۆر نزیکەکان سەلامەتە و کێشەمان لەگەڵ هەموو ئەوشتانەی لە ئاسماندا فڕندا نییە. بەکارهێنانی ئەم سیستەما لە ناوچەکانی شاردا ئەو پەڕی باشە لە هێزەکانی ئاسمانیدا لە پلانێکی استراتیژیدا و تەنانەت لە بۆنەگەشتەکاندا یاخود لە یاریگاکانیشدا. وردبینی پێکانی ئەم سیستمە لە 90دا لە خستنە خوارەوەی دەبدەبە و درۆنی مەودا کورت. ئەم سیستمانە بۆ ئامانجە مەودا کورتەکانە وەک دەبدەبە بەڵام دیزاینکارانی دەڵێن دەرئەنجام سیستمی بەرگری بە لەیزەر دەشێت دابنرێن لە دژی هەڕەشەکانی مەودا درێژتری درۆن ئەوانەی لەلایەن حیزبوڵڵا لە لوبنانەوە دێن یان ڕەنگە تەنانەت لە ئێرانیشەوە. پەنابەرین کو لە ژیانەکە خۆشتر و ئارامتر دەگەڕین ji Tirkiya beref Yunanistanê diçin birîka derya navarast dikevin beleman û qayigan û gelek caran ew tên şelandin yan qaçaxçî wan wesa di deryayê da dihêlin. Ew penaberên ku piraniya wan li Sûriya nedibêjin Tirkiya wan han dide wê rêb bidin berxwe û gelek carî dema digehna nav sunûrê Yunanistanê jî kar bi dest wana vedgerînin. لە مانجی دوی ڕابردووە دەنگی ئەمریکا لە تورکیا لەگەڵ دەیان پەنابەردا و توێژی کردووە ئەوانەی شکستیان هێناوە بۆ گەیشتن بە یۆنان. لەو کاتانەدا حکومەتی تورکیا بە ئاشکرا هانی ئەو خەڵکی دەدا کۆچ بکەن هەچی حکومەتی یۆنانیشە ئاگاییە بوو کە نەیەن. زۆرێک لە کۆچبەرەکان باسی ئەوە دەکەن کە ڕوبەڕووی لێدان و دزی لێکردن و دەرکردن بوونەتەوە کاتێک گەیشتون بە یۆنان. لە کۆتا مانگەکاندا چیرۆک و بەسەرهاتەکان تۆخێنەر بووە. خێزانەکان دەڵێن دەسەڵاتدارانی یۆنانی لە ناوەندی دەریادا و لە نێو پاپۆری پلاستیکی بێ ماتۆری کارپێکەر و سوتەمەنی بەجێهێشتون. زاوية الجبل الصخري هيك بين جبلين حسينا حالنا. پاپۆرە پلاستیکەکان ڕاکێشاین بۆ شوێنێکی ئاوی کە هەموو شاخ بوو بە چواردەوریشمان دەسوڕانەوە تەنانەت ئاوی ناو بەلەمەکەمان بەدەست دەردەدا خەریک بوو منداڵەکانمان بخینچێن. نەجمە و خێزانەکەی سێهەم هەوڵدانیان بۆ گەیشتن بە یۆنان کاتێک وەک دەڵێن پاپۆرەکەیان وەستاندون و دەسەڵاتدارە یۆنانیەکان دەستیان گرتووە بەسەر سوتەمەنی پاپۆرەکەدا بەختیان هەبووە کە کەسێکیان سوتەمەنی شاردوێتەوە کە پێی بگەڕێنەوە بۆ تورکیا.
أنا كنت نايم يعني کاتێک دەستیان گرت بەسەر پاپۆڕەکەماندا بە ئاگا هاتم و ڕایان کێشاین بۆ ناوە ئاوی تورکیا نەئەترسام تا ئەو کاتەی وا بیرم کردەوە کە بە چەقۆ پاپۆڕەکەمان کونکون بکەن. لە گەشتێکی پێشتردا گەیشتون بە دوورگە یۆنانیەکە و خێرا دەستگیر کراون و لەناو پاپۆرەکان لە دەریا ماونەتەوە تاوەکو ئێشەگری دەریایی تورکیا ڕزگاری کردوون. ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئاماژەی بەوە داوە بۆ دوایانە یۆنان بەنیهێنی 1000 کەسی دەرکردووە و لەناو دەریادا لە دەرەوەی سنووری ئاوی یۆنانجێ هێشتون. بەڵام یۆنان هەموو کردەیەکی نایاسایی ڕەت کردوێتەوە کە ئەنجامی دابێت، بەڵکو ئاماژە بە ڕزگارکردنی دەیان هەزار لەو کەسانە دەکات کە لە چەند ساڵی ڕابردوودا داوای مافی پەناهێندەیان کردووە. هەروەها حکوومەتی یۆنانی ژووتێتی سنووری یەکێتی ئەوروپا بە توندی دەپارێزە، بەڵام بە شێوەیەکی دادپەروەرانە. شش مەهان پشتی داخستن و گرتنە هەر تشتی لە باژارێ نیویۆرکی نەها مۆزەخانن باجار تین vekrin lê digel rênmayên xweparastinê ji vîrusa korona ji ber ku ew kesê seredana mûzexana bike nikare biçe nav holên mûzexane bêy ku rênmayan cêbicê bike. لێرە لە بەردەم مۆزەخانەی هونەری مەترۆپاڵتین لە شاری نیویۆرک خەڵک چاوەڕێکردنەوەی دەرگاکانی ئەم مۆزەخانەیەن کە دوای 6 مانگ لە داخستن بەهۆی کۆڤید-19ەوە بڕیارە پاش کەمێکی تر بکرێتەوە. ستفین گەڵێزنسکی وێنەکێش لە پێشەوە خۆی ئامادە کردووە بۆ چوونە ژوورەوە و دەڵێت هیواخواز بووە کە یەکەم کەس بێ کە لەگەڵکردنەوەی مۆزەخانەکەدا دەڕواتە ژوورێ. یەکەم شت کە دەمێ بیبینم وێنەی ژاندارکە. ژاندارکی پیرۆز وێنەی دڵخوازی منە، بۆیە دەمەوێت بڕۆمە ئەوێ و سەیرێکی دەوروبەر بکەم و سکێچ پادەکەشم لە جانتاکەمدایە. بە شێوەیەکی گشتی نزیکەی 6 ملیۆن خەڵک ساڵانە سەردانی ئەم مۆزەخانەیە دەکا پێش بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا. لە سەدا 40 سەردانیکەرانی ئەم مۆزەخانەیە گەشتیارانی دەرەوەی شاری نیویۆرک بوون، بەڵام لە ئیستادا زۆربەی ئەم خەڵکەی کە لە سەردان لە خودی شاری نیویۆرکۆ هاتوون. لە کاتی پەتاکەدا دەهاتمە ئەو بەری مۆزەخانەکە و لە دەرەوە سەیری ناوەوەی هۆڵی پیکەرەکانم دەکرد. زۆر بیرم دەکرد، بۆیە بەڕاستی دڵخۆشم کە ئێستا کراوەیە. هیچ شتێکی کللتوریمان نەمابوو، فیلممان لە ماڵەوە سەیر دەکرد، هەموو شتێک لە ماڵەوە بوو، بۆیە من زۆر دڵخۆشم کە لە دەرەوەم و دەتوانم شتێکی جیاواز بکەم کە دەشێت ئاسایی بێت. بەڕێوبەری مۆزەخانەکە پێشوازی لە میێوانان کرد و پیشنیاریدا پێکەوە وێنە بگرن. پلانی ئەوە هەبوو لە ساڵی 2020دا یادی 150 ساڵەی مۆزەخانەکە بکرێتەوە، بەڵام بەڕێوبەری ئەم مۆزەخانەیە دەڵێت کە لە ئیستادا پلانەکان گۆڕاون. لە ئێستادا نامانەوێت ئاهەنگ بگێڕین، دەمانەوێت خزمەت گوزاریەکانمان پێشکەش بکەین تایبەت بە نیویۆرکەکان. دەمانەوێت بەشێک بین لە نیویۆرک کە دەگەڕێتەوە دۆخی ئاسایی و ژینگەیەکیش دروست بکەین کە نیویۆرکەکان حەزیان لێ و چاوەڕوانی دەکەن. ئەم مۆزەخانەیە لە ناوەڕاستی مانگی سێوە 150 ملیۆن دلاری زیان بینیوە و نزیکەی 20 لە سەدی کارمەندەکانیشی دەرکردووە. کاربەدەستان دەڵێن هیوادارن لەگەڵ زیادبوونی داهاتەکاندا بگەڕێنەوە سەرباری ئاسایی. بۆ زۆرێک لە خەڵکی نیویۆرک دووبارەکردنەوەی شوێنەکان نیشانەیە بۆ ئەوەی کە ژیان دەگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی. من هەمووی یاسایەکم جێبەجێ دەکرد، هەرگیز نەدەهاتمە دەرێ، لە ماڵەوە مابوومەوە، ماڵەکەم پاک دەکردەوە، ئاگام لە هەموو کار و بارێکم بوو. ئەم کرانەوەیە کرانەوەی ژیانە بەم شێوەیە کە بۆ من ناسراوە. فرۆشیارانی خواردنیش گەڕاونەتەوە سەر کارەکانیان. بەداخستنی مۆزەخانەکە کار بۆ هەندێک کەسیش نەمابوو. چاوەڕێوەمان نەدەکرد کە هەموو شتێک بوەستێت. ئێمە هەوڵماندا چەند جارێک کار بکەین دوایەوە، بەڵام هیچ کەسێک لێرە نەبوو لەبەر داخرانی مۆزەخانەکە. 5 مانگ بوو کارمان نەبوو. بەنەرە ڕەش و سپیەکان کە لەسەر دەواازەی چوونە ژوورەوەدا هەڵواسراوە لەلایەن هونەرمەند یۆکۆئونەوە دروستکراوە و پێکەوە خەونی پێکەوە بوون دەخوێندنەوە. ئەمەیە ڕنگدانەوەی هێز و توانای هونەر. ئۆلدار و چالاکوانên زەردەشتیان ناوەندی خوا یê ئۆلی و کەلتوری لە باژارê دهۆکê vekir. Ev çend salin karbidestên Herêma Kurdistana Iraqê destûr daye zerdiştiyan navendin xweyên dîrokî û yên keltûrî û olî vekin ji bo nûjan kirina dîrok û keltûra xwe ya kevnar. Selam balayî li vekirina
ناوەندی زەردەشتیان لە دهۆکی ئامادە بوو ئەف راپۆرت گەهاندیەمە. یەک ڕێبتنێمە هەیە ئەو جیڕەیە ڕاستیەیە لە ژێروی دروشمی دەستەیە جڤەتا یەسناژ بوو چاند و فەلسفەیە زەردەشتی بەڕەنگێک فەرمی و بڕێوڕەسمێن ئاینێ زەردەشتیان بارەگایە خۆ لە دهۆکێ vekir. ورمزی بەخشایندگەری میرەبا نەشم بە و بەیشتە ماستی وشتا هەمایی ئەڵمانجا مەش جبەتە یەسنا ئەوە ئەمی پەرداڕاشۆ کەتیە سەر کلتور و فەلسەفە و زانست و جیهانبینیە شوێناسیان ژی خوێناسکردنا کوردان و پەیاما زەردەشتی مەخول سەر ئاوا کردبوو بە ئەمی پەرداڕاش سەر ڕاکەینە بە پەردەکە پاقژ سپی بدانین و دلێت خۆ پاقژ بکەین هزرا خۆ کردارێت خۆ باش بکەین لە گۆریوان هەر سپێکانەیان زەردەشتی هزرا باش گوتنە باش کردارێ باش ئارمانجا مەژبەیەکی ئەوە ئەم نەوەیەکی یان بێژی نەڤین خوناسکریویت ئابەدان یە داهێنانکار بافرینەوە. دکتۆر حەسەن قاسم شکەفتا چارستین و هەند جهێندی یەن لێکۆلینên ئۆرکۆلۆجی بۆ هاتین kirin دەرکەفتینە شینەوارên زەردەشتیان. gelek şînwarên vî serdemê dîrokî li dihûkê balavin û li devera bodîna taybetî belê zurbeyan hêşta vekolîn yê dirist ser nehatîne kirin tinê perzgeha çaristîn vekolînê diristê ser hatîne kirin û her wasa bêjinê deka basifrê ew jî êk şînwarê zeradeştiya yê vekolîn ser hatîne kirin tinê ev her du cihe heta nûke vekolînê ser hatîne kirin. Vekirina baragayê zerdeştiyan lê dihok weke her ûl û mezheb û hizrên cuda cuda egerê serekiye ji bo pêkve jiyanê. پیرۆزبایی پێشەکیل جواتە یەسناتکەم و لە باژێرە دهۆکە ڕەنگین هاتیە vekirن ئەvە jî نیشانە هەندێک دەتێن کە هەموو ئۆل جهێوان هەیەت کوردستانê de û li baژێرە dihokê hem êzdî hem bisirman mesîhî kiristiyan ve ola zerdeştî jî hate vekirin û ev cihê dilxweşiya me ye û mê de qebûlkirina hemû ola wek hev û rêzgirtin di navbênavan ola de da ku zêdetir bişên eb aştî û tebayî pêk vebijîn. Selam balayî dengê Amerîka doha. بهیوی و داخوازین دەمەخۆش ئەو بوون بابەتن مەین vêcarê di bernama Kurd Connection de hata careke dî digehîneyek ev e dexîne şemûyê ji Washington hêviya xweşî û şadî ji we re dike. Bi du'a.